وڵە بینەرانی عزیز سڵاوتان لێبێ، من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژی ئەم شەومان لەگەڵ جەنابی دکتۆر شێرکۆ جەودەت، ئەندامی لیژنەی دارایی و کاروباری ئابووری لە پەرلەمانی کوردستان و هەروەها پارلەمانتاری فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمان. سوپاس یەکەم بۆم دەرفەتە مەبەستمەم شەو خۆتان نەزانن باسی یاسای پەسەندکردنی یاسای خانەنشینیە لە ئەوەی تایبەتە بە موچە و دەرماڵە و خانەنشینی پلە تایبەتەکان و بندیوارەکان و ئەوانەی بە نایاسایی موچەیان وەرگرتووە تا ئێستا. مەبەستمەم شەو کۆمەڵێک پرس یەکلا بکەینەوە لەگەڵ جەنابی دکتۆر شێرکۆ جەودەت، ئەوانەی کە بووە بە باس. یەکێک لەوانە ئەوەیە کە ئایا پەرلەمانتار فعلەن 4,800,000 وەرەگرێت؟ ئەمە دکتۆر شێرکۆ بۆمان ڕوونەکاتەوە ئایا فعلەن هەموو پەرلەمانتارێک دوای 4 ساڵ لە پەرلەمانتاری 4,800,000 وەرەگرێ وەکو بڵاو کراوەتەوە. وا قسە لەسەرەوە ئاکەین کە ئایا ئەم 22-23 مادەیە بە شێوەیەکی گشتی دەستکەوتێک نییە بۆ پەرلەمانی کوردستان پاشان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ بەتایبەت بۆ پەرلەمانتارەکان کە هەمویان کاریان لەسەر کردووە و کاریان بۆ ئەوە کردووە لە تەواوی فراکسیۆنەکان کە ئەمە بێ بە یاسایەک سەرڕای تێبینیەکان، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو هێرشەشی ئەکرێت بۆ ئەوە نییە کە پەرلەمانتار کاڵێن پەرلەمانتار یانی تەواوی پەرلەمانتارەکان بچووک بکرێنەوە وا پیشان بدرێن کە هیچیان نەکردووە لەم 4 ساڵە و تەنها بۆ دەوڵەمەندکردن و تیجارەت لە پەرلەمانن. واروە ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم کە ئەو پارەیە کە بڵین پێوترێت خانەنشینی لە سندوقی خانەنشینی ئایا دەستەواژەی خانەنشینکردن، ئەوە دکتۆر قسەی تایبەتی لەسەرەیە تەواوە کە بەکارهێنراوە یانە بێ شتێکی دیکە و مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین کە بڕینی منحەی زیندانیانی سیاسی و سەرپشتکردنیان لە نێوان هەڵبژاردننی یەکێک لە موچەکانیان و هەروەها وەکو ئەوترێت کە دوێنێ شەویش دکتۆر فەرسەد قسەی لەسەر کرد وتی بەو شێوەیە کە بڵاوکراوەتەوە خاوەن پێداویستی تایبەتەکان گلەییانەیە ئەڵێن پارەکەیان بڕیوین و غەدریان لێ کردوین و زۆر پرسی دیکەش کە من زیاتر ناڵێم بۆەوەی کاتەکە زیاتر بۆ وەڵامەکانی دکتۆر شێرکۆ تەرخان بکەین. دکتۆر شێرکۆ جەودەت پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئەندامی لیژنەی دارایی و کاروباری ئابووری، سڵاوتان لێبێ ماندوو نەبن، سوپاس بۆ ئەم دەرفەتە. کۆمەڵێک پرسیار هاتووە هەنێکی ینی خەڵک لە دەرەوەی وڵاتیش کردوێتی مەبەستیانە بزانن، ئەڵێن دانیشتنی یاخود دانیشتنەکان بەگشتی کە تایبەت بووە بە باسکردن لە بودجە و موچە و خانەنشینی و دەرماڵە و ئیمتیازاتی جیاواز بۆچی بەداخراوی بەڕێوە چووە، بە تایبەت ئەوەی دوێنێ منەم نیوەڕۆیە بەڕێزێک کە کوڕەشەیی دیشە لە هۆڵنداوە پەیوەندی پێوە کردم وتی لە دکتۆر شێرکۆ بپرسە کێ ئەم بڕیارەیدا کە دانیشتنەکان بەداخراوی بێت بۆی هاوڵاتیان ئاگادار نەبن کە چییە گوزەریت لەو دانیشتانە، کێیە فعلەن دیفاعەکە، کێ مزایەداکە. تەنانەت نمونەیەوەی هێنایوتی لە هۆڵندا کە بەراوردێکی ڕەنگە هەندێ نامنتقیش بێوتی توانی بەقاوەیەکەوە بیگری بەدەستەوە سەفەری و بچی دانیشی لە دانیشتێکی پەرلەمان. ئێوە چیڵێ؟ ناوی خۆی گەورە میهرەبان، دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی هەستیارە، خەڵکەکە نەدار و تووڕەیە لە بەرامبەر تەقسیرێکی گەورە لەلایەن حکومڕانانی هەرێمی کوردستان. ئیشکالێتێکی گەورە دروست بووە کە پەیوەندی بە ژیان و قوتی خەڵکەوە هەیە. لەم سۆنگەیە پرۆژەی چاکسازی کە ئێمە 4 ساڵ زیاتریشە کاری جدیمان بۆ کردووە و بە چەندین پرۆژە ئامادەمان کرد و شەڕی گەورەمان لەسەر کرد، فشاری گەورەمان لەسەر دروست کرد، بەڵام لە کاتی خۆیان ڕاگیرە و پەیڕەوی ناخۆش ئەڵێ هەر پرۆژەیەک ڕەهەندی دارایی هەبوو، هەر پرۆژە یاسایەک ڕەهەندی دارایی هەبوو ئەبێ حکومەت موافقە بکە لەسەری، بەبێ ڕەزامەندی حکومەت پرۆژە یاساکە تێناپەڕێ. ئەمەی کە فعلەن ئێستا ینی دەمێکە دەستێک هەیە ئەوێ پەرلەمان ناشرین بکە، ئەوێ ئەو دەنگەی کە هاوار ئەکات دژ بە گەندەڵی و دژ بە ستەم و دژ بە سەرپێچی یاسایی ئەو دەنگە لەبەر چاوی خەڵکە ناشرین بکرێ و دەرەنجام وای لەبێ کە جۆرێک لە قێزەوەنی بەرامبەر بە پیرۆزی خەباتی دیفاعکردن لە خەڵکو و نەنەرایەتی خەڵکو و ئەو جۆرە شتانە دروست ببێ. بەڵام حقیقەت هەر حقیقەتە و ڕاستیەکان هەر ڕاستیەکانن و ئەوەی کە تۆزێ ورد بێتەوە لە شتەکان ئەزانێ
کێ بەڕاستەقینە دیفاع ئەکا کێ دڵسۆزە و کێ دڵسۆز نییە لەبەرەوە حکمی خەڵک ئەمێنێتەوە لەسەر ئەو شتە. گرنگ ئەوەیە پەنجەی دەست هەمووی وەکو یەکوانیە و ئەمەش حەقلی کارکردنە و ئەوەی کە ئیش بکات دیار ئەبێ و ئەوەی کە ئیش نەکات دیار نابێت. ئەمە پرۆژە یاسایەکی زۆر گرنگە کە کۆکتێلێکە لە چەند یاسایەک باس لە چاکسازیە لە بواری بندیوار و فرەموچەیی و خانشی نایاسایی و تەلاعوب بە ئیمتیازات و تەلاعوب بە پلە و پۆستی وەزیفی و زوڵمێکی گەورە لە موچەخۆران لە مۆزەفەکان فەرمانبەران لە حتا کەسوکاری سەربەرزی شەهیدان ڕاستەقینەکان زوڵمێکی گەوریان لێکراوە لە خاون پێداویستی تایبەتەکان زوڵمی گەوریان لێکراوە بەچی زوڵمیان لێکراوە بەم سەرپێچە یاسایانەی کە کابرا چوار موچە وەرەگرێ ئێستا لێمان تووڕێ ئەڵێ بۆ موچەکانم ئەبڕنێکێکم بۆ هێڵنەوە لەولاوە هاتوو طبعا 10 ساڵە ئەو چوار موچەیە وەرەگرێ ئاوە لەولاوە مەسەرن بندیوارە دەوام ناکا و مەعاشیش وەرەگرێ ئەڵێ بۆ دەستکاری بۆ ئەملیەکان بچم بگەڕێمەوە بۆ دەوام لەولاوە لەسەر لەگەڕ ڕێزمە یعنی هیوا هەیە لەسەر قەزایی سێکسی کوژراوە هاتۆ بە واستە و بەملاولا هاتۆ خۆی بەناوی شەهید تۆمار کردووە کە ئەو ناوە گەورەیە ئاوا بەو شێوە ئین بێ دوا ئیمتیازاتی ژۆر بگرێتەوە ئەمانە هیوا هەیە هیچ ڕەبتێکی بە کەسوکاری شەهیدانەوە نییە هاتووە خۆی لە لیستی کەسوکاری شەهیدانەدا ئیمتیازاتی لەسەر حسابی کەسوکاری ڕاستەقینەی شەهیدان بەرپرسەیە مردووە چەندین ساڵە خێزانەکەی حیمایەکانی وەکو وەرەسا بەکارێن و هیوا هەیە هاتۆ بۆی کە شەهیدانەکەی خۆی وەربگرێ مەسەرەن یعنی نوکتەی واوای تێدایە کە بەڕاستی من دڵنیام لە هەموو دنیاە شتی ئاوا نبینی لە خڕوقاتی یاسایی و لە سەرپێکی یاسایی ئەم پاکێجە پێوترێت بە بڕای من ئەوە نایبرا پاکێجی پاکسازی چاکسازیە بەڵام پاکسازیشە لە هەمان کاتە بۆ چونکە هەمووی گەڕانەوەی بۆ یاسای خانشینمان هەیە ئەبێ بۆی بگەڕێنەوە ئێستا سەرپێکی کراوە کابرا لە یەک نووسراوی ڕسمی حکوومەتە دوو بڕگەی هەیە بڕگەیەکمان ئەڵێ برارماندا بە خانشینکردنی فڵانی کوری فڵان بە دەرەجەی پلێ باڵا بڕگەی دووهەمەڵێ برارماندا یەکەم ئەڵێ دامەزراندن دووەمەڵێ خانشینکردن لە یەک ئەمەشەڵەوەشێنێتەوە هەموو ئەمانە ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێمیش ئیمزای لەسەر کرد هەر کەسی ئیمزای لەسەر کردێ بێ ئەبێ هەڵوەشێتەوە ئەگەر یاسا سەرۆر بێت طبعا ئەو نقطەی زۆر مهمە ئەو قسەم لەسەر ئەمەیکە ئێمە دامانناوە ئەگەر یاسا سەرۆر بێ جێبەجێ کرد من زیاتر وەکوتم وردە بەرە و وردەکاریەکانە چین بەڵام پێش ئەوە تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمان ڕازی بوون و دەنگیان بە بەڵێدا بۆ کۆی پاکێجی یاسای چاکسازێکە و پاکسازێکە وەکو جەنابەت ناودنا بڵێ خۆی ئەمە چۆنە لە بەپی پێڕەوی ناوخۆی پەرلەمان وەپی عرفی پەرلەمانی هەموو بڕگەیەک لە هەموو یاسایەک بڕگە بە بڕگە مناقەشە ئەکرێ و بڕگە هەر بڕگەی و تەسویتی تایبەتی خاصی خۆی بۆ ئەکرێ ئەمە 23 مادەیە ئەم پاکێجی چاکسازیە 48 بڕگەیە بڕگە بە بڕگەی 64 سەعات کۆبوونەوەی گشتی پەرلەمانی لەسەر کراوە بێ لەوەی کە بەس لە لیژنەی داراییە ئێمە 36 سەعات کۆبوونەوەمان لەسەر کردووە کۆواندومان ئەو لیژنانی کە 6 لیژنەی کاریان لەسەر کردووە هەموو فراکسیۆنەکانی تیا بوو طبعا بەڵێ چونکە هەموو ئەندامانی پەرلەماندا بەشە بن بەسەر لیژنەکانە و 6 لیژنەی پەرلەمانی کاری لەسەر کردووە ئەمە بڕگە بە بڕگە کاتێککە بۆنەوە لە بڕگەی خانشینی پەرلەمانتارە یا پلە تایبەتە کاتێک کە لەویا ئێمە ناڕازین ئێمە پرۆژەی یا داوای جێبەجێکردنی یاسای خانشینی عراقی موحەدمان کردووە کە باس لە شەرتی خزمەت و شەرتی تەمەن ئەکا بۆ خانەنشینی وەکو هەموو مۆزەفێکی تر وەکو سیستمی تەقاعودی کە نیظامێکی تەقاعودی موحەدە لە هەموو عێراقا پێڕەو ئەکرێ وەوتومانە کاکە هەر شتێک لەم پەرلەمانی هەرێمی کوردستانەوە دەربچێ مخالفەی قەوانینی عێراقی ببێ مادام ڕەهەندی دارایی هەیە لەمەوە دووە نەوت و سامانی سروشتی و بوجە و موچە ئەگەڕێتەوە بۆ بەغدا بە قەوانینی خۆی سەرفیەکە لێرەش دەریکەن بەغدا سەرفی ناکە بەڵام کاتێک کە هەر زۆری نەدەنگی بۆ ئەدا و مخالفەی یاسا کارپێکراوەکانی بەغدا ئەکا و لە هەمان کاتیشە سیستەمێکی گەورە لە سیستمی تەقاعودی ئەکا کە سیستمی تەقاعودی بریتیە لە ئیستیقطاعاتی مانگانە بینە ئەو مۆزەفە ئەیدا بە حکوومەت وحکوومەت دواتر خۆشی پارەیە خاتە سەری بۆ ئەجارەتەوە جامە بەسم ئەو پرسیاری جەنابتە ئەمە لە دوای تەواوبوونی هەموو بڕگەکانی مادەکان لە هەموو یاساکانە هەروایە لە ئەخیرا دوای ئەوەی کە ئیتر کۆتایی پێێت ئەوترێ دەنگدان بۆ کۆی مادەکەواتە بۆ هەر 48 بڕگەکە هەر 23 مادەکە طبعا
100 ملیار زیاتر گەڕێتەوە بۆ دارایی گەشتی بەپێی تەسریحی وەزیری دارایی ئەلەمەیە هەموو فراکسیۆنەکان هاودەنگ بوون و اینجا ئەم هەموو بندیوارە نایهێڵێ ئەم هەموو خانشیە نایاسایە نایهێڵێ ئەم هەموو پاکسازیە ئەکا ئەو تۆ یا بێ دژی بی یا بێ لەگەڵی بی یعنی ئەگەر وتت دژیم معنایە من دژی ئەوم بندیوار نەمێنێ من دژی ئەوم خانشی نایاسایی نەمێنێ من دژی ئەوم کە ئەوە لەبەرەوە طبعا بۆ کۆی یاساکە اینجا عرفی پەرلەمان شتێکی تێ ئەڵێ لەگەڵیان بە تێبینیەوە یعنی تەحەفوزم لەسەر ئەو بڕگە هەیە من خۆم ئیمزام هەیە لە راپۆرتی لیژنەی دارایی لە راپۆرتی لیژنەی هاوبەشی باڵا کە دروستکرا ئیمزام هەیە کەوتومە لەگەڵیان بە تەحەفوز لەسەر خانەنشینکردنی پەرلەمانتار بە 4 ساڵ چونکە بە نایاسایی ئەزانم و بە نادروستی ئەزانم لەبەر ئەوەی کە ئەمڕۆ باس کرا لەوەی کە هەمووان دەنگیان لەسەر داوە ئەوە بۆ کۆی گشتی دەنگدانە لەسەر کۆی ئەو مادانەی کە بەڵێ من ئێستا ژەڵێم ئەو پاکەجی چاکسازیە زۆرینەی زۆری شتی زۆر باشی تایە بەڵام هەتا ئەمرم لەگەڵ ئەوانیم کە پەرلەمانتار بە 4 ساڵ خانشین بکرێت. جەنابتان کەسێکن ئەگەر هەڵە بن لەگەڵ ژمارەیە نێوانتان باشە ئەگەر ڕێژەی سەدی بیتێ لە سەدا چەند کۆی یاساکە هەر هەمووی پێکەوە چاکە لە سەدا چەندیە لە 90 یاساکە شتی زۆر چاکی تایە کە ئەبوایە لە سەدی هەیە بەڵێ کە ئەبوایە ئەو لە 90ەوەی کە ئەڵێم ئەبوایە زۆر دەمێ و زۆر پێشتر بکرایە و ئەگەر پێشتر بکرایە دۆخی ئەمڕۆمان نەئەگەیش بەمڕۆ و ئێمە دەمێکە فشاری لە فشارمان بۆ کردووە بەڵام گوێمان لێ نەئەگیرە ئێستا کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە دۆخێکی نەوخۆیی و دەرەکی و تەعامل لەگەڵ بەغدا و گەندەڵی کە جونگەکانی حکومڕانی چەق بەست و کردووە ئێستا هەموو لایەک ناچارە داوای چاکسازیەکە واقعێک دروست بووە بە ناچاری داوای چاکسازیەکرێ ئێستا توشمان بۆ بەڵام لە نەتیجەی خێری لەبەر ئەوە بەڵێ بڕگەی زۆر باشی تایە بەڵام بەڕاستی ئەوە بڕگەی کە گۆندامەکان و کۆی دەستکەوتە بە پرۆسەی چاکسازی ئەم هەرێمی کوردستانە بەڵێ ئەوەی خانشینی پەرلەمانتار بە 4 ساڵ هەڵە بوو و ئەوەی کەم ئەندامانیش هەڵە بوو هەرچەند ئەوەی کەم ئەندامانمان دوایی ڕاست کردەوە بەوەی کە کەم ئەندام موچەی هەبێ لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی فەرمانبەر بێ ئەتوانێ موچەی کەم ئەندامەکەشی وەربگرێ یعنی ئەوە پێکەوە بۆ کەم ئەندامان و خاوەن پێداویستی بەڵێن خێر وەڵام بیتەوە ڕێک پرسیارێکمەیە دوایەوە ئەم کارەی ئەم هەنگاوی حکوومەت کارێکی باش بوو هەنگاوی پەرلەمان و حکوومەت بەڵێ آخر مەبەستم کە حکوومەت 4 ساڵ خەباتی پەرلەمان حکوومەت هاتە پاڵی پێکەوەی ئەعدادی مەشروعمان کردووە پێکەوە کارمان بۆ کردووە هەنگاوێکی ئیجابی بوو گرنگ ئەوەیە پرسیاری دوایەوەمەوەیە ئەبێ حکوومەت بەردەوام بێت لە چاکسازی لە کەرتەکانی ئافرم بەڵێ بە دڵنیاییەوە میژم ئەوە بڵێم ئەمە یەکێکە لە چاکسازی استراتیجیەکان چاکسازی استراتیجی چاکسازی استراتیجی ترمان ماوە نەوت و گاز صندوق یاسای بۆ دەرچووە وردبینی و ئیسلاحات و کۆنتترۆل و متمانە دروستکردن لە مانگی 5 2015ەوە پەرلەمان ئیقراری کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ بە زووترین کات دای بمەزرێنێ ئەوە چاکسازی لە کەرتی نەوتوگاز و شەفافیت و لێپرسینەوە دروست ئەکا اینجا ئیسلاحات لە سێکتەرە اختصاسیەکان ئەمە تەندروستیە ئەمە کشت و کاڵە لە سیستمی ئابووریە ئەمە سیستمی بانقیە ئەمە چییە ئەمە چیە بەڵێ ئەمە بەم تەحەڕکە بچووکە زیاتر لە 100 ملیار دینار ئەگەڕێتەوە بۆ دارایی گشتی هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوی ئەگەر بدرێ 850 ملیار دینار ئەکا ئەمە 100 ملیاری ئەگەڕێتەوە بەم پاشەکەوتە کەسە 480 ملیار دینار بە پاشەکەوت کە نایاساییە ئەدرێ 100 ملیاری ئەگەڕێت ینی ڕوبعی پاشەکەوتەکە بەس بەم تەحەڕکە بچووکە لە چاکسازی ئەگەڕێتەوە چەند وەزارەتە بە پێی زانیاریەکانی تو 100 ملیار وەزارەتی وا هەیە بەتەنیا نزیکە بێتەوە لە ئەو ڕقەمە سێ چوار وەزارەتیش هەن بە هەر سێ چواریان باشە بۆ یەو پرسیارم بیر نەچێتەوە پێشنیازی کێ بوو کە دانیشتەکان بە داخراوەیی بکرێن مەسلەی داخراوی طبعا بە پێی پەیڕەوی ناوخۆ پێش هەموو کۆبوونەوەیەک ئەگەر چەند پەرلەمانتارێک زیاتر لە 3 پەرلەمانتار داوایەکیان کرد متفق بوون لەسەری ئەو کاتە ئەو داوای ئەخرێتە دەنگدانەوە و دەنگدانەکە زۆرینە کامە بوو ئەوە زۆرینەوە دەنگتان بەوەدا کە داخراو بێ ئێمە من خۆم لەگەڵ ئەویان نەبووم ینی خۆم و فراکسیۆنەکەم بیرتە چەند کەس دەنگی بەوەدا کە داخراو بێ ئەوەنە بیرێکە دڵنیام کە زۆری نەبوو زۆرینەکە شتێک کەڵاو بوو بەڵام ئێمە من خۆم لەگەڵ فراکسیۆنی یەکگرتو دەنگمان بەوەدا بۆی کە ئەبێ ئەعلان معلن بێ هەر لەبەر دوو سەبەبێکیان ئەوەیە با خەڵک بزانێ یعنی چونکە باس لە چاکسازیە سببێکی تریش ئەوەیە کە ئەمە حەقی عامە یعنی حەقی عامەوە قسەکە ئەوەیە من ئەمنی قەومی نییە بەڵێ خەڵکە بێ بزانێ کێ بەرگری لێ کردووە هەر خۆی داخستنەکەی گومان دروستەکە
کە بۆ بەڵام بە کۆی دەنگی کۆی فراکسیۆنەکان بە زۆرینە باش. قسەیەکی ترکە لای هاوڵاتیان نیگەرانی دروست کردووە ئەڵێن بۆچی کەمترین موچەی بڵین خانەنشین کراوەکان مەبەستم پلەنزمەکانن لە ڕووی کارگێڕیەوە بەڵێن پلەنزم بۆی کەس بە جۆرێک لێکی نەداتەوە نەکرا بە 400 کرا بە 300 بۆ عێراقی لێ نەکرا. ئەوە جەدەلێکی زۆر توند لە ناوهۆڵی پەرلەمانە ڕوویە لەسەر ئەوە لە نێوان دوو ڕەئی لە پەرلەمانە و لە نێوان ڕەئی حکوومەتە بەوەی کە طبعاً حکوومەت ئەیوت ئێمە توانای داراییمان نییە، ئێمەش وتمان دەیوەرن بۆمان بسلمێن کە توانای داراییتان نییە، کوا تەقریری مالیتان، کوا یاسای بودجەی ساڵانەتان 4 ساڵ ئەم هەرێمی کوردستانە یاسای بودجەی نییە، کوا پاکتاوی داراییتان بڵێن دارایی حکوومەت داهاتی ئەوەندەیە خەرجی ئەوەندێ قەرزەکانی ئاوایە لەبەرەوە حکوومەت ناتوانێت قەناعەتمان پێ بکە و وەزیری دارایی و دیکا کە من مانگانە 375 ملیار دینارم ئەدرێتێ ئەوترێ ئەمە حکوومەتی پێبەرە بەڕێوە بە داهاتی ناوخۆوە موچەی پێدابین ئەەکەم و ئیدارەی مؤسساتی حکوومەتی پێ ئەەکەم ئەویتری من ئەوە نەوەرئەگرم لە وەزارەتی دارایی باشە وتمان لەگەڵ ئەوەی کە ئەمە کارەساتە کە پەرلەمان نەزانێت داهاتی هەرێمی کوردستان چەنە و چۆنە و پاکتاوی دارایی نەیەتە بەردەست، بەڵام شەڕی ئێمە لەسەر ئەوەیە حکوومەت ئەڵێ زیاتر لە 100 ملیار دینار لەم چاکسازیە ئەگەڕێتەوە بۆ دارایی گشتی، کاکە لەو 100 ملیار دینارە بە دابەش بکرێ بەسەر خانەنشینی ئەوانەی کە فەرمووت خوار 400,000 هەڵە نە ژماریان 120,000 کەس 124 کەسن با بەسەر خاوەن پێداویستی تایبەتەکان بۆیان زیاد بکرێ موچەکەیان با لەسەر ئەوانەی کە ئاستیان نزمە لە سیستمی لە لیستی موچەخۆرانە بۆیان ئیزافە بکرێ لەو 100 ملیار دینارە با ئەمانەی پێچاک بکرێ یعنی ئێمە نەماوە نەشمان اینجا ئەو کاتەوەی کە تۆ ڕوونت کردەوە لەو 100 ملیارە ئەکرا دابشکرێ بەسەر ئەوانەی کە لەبەر ئەوە بە معنای ئەوەی کە ئێمە ئێستا قورساییتر دروست ناکەین لەسەر ئەوەی ئێستا ئەیکا حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە 100 ملیار ئەگەڕینەوە بەم چاکسازیانە بۆ دارایی گشتی لەو 100 ملیارە ئەو 100 ملیارە دابش ئەەکەین بەسەر ئەو فیعاتانی کە ئێستا باسم کرد لەبەر ئەوە 400ەکە ممکن بوو 400ەکە لەبەر دوو سبب ممکن بوو یەکەم ئەو ڕقەمەکەم باس کرد کە 100 ملیارە گەڕێتەوە ئەمانە و 127 ملیۆن کە ئەکاتە 23 ملیار دینار تقریبا مانگانە و ئەگەر بیکەین بە 400 ئەیکردە 51 ملیار دینار یعنی 18 ملیار دیناری فەرقە کرد 18 ملیار ئەچووە سەری. سبب یەکەم ئەوە ممکن بوو. سببی دووهەم قانونی تەقاعودی عێراقی موحد ژمارەی ساڵی 2014 مشکلەی خانەنشینی لە هەرێمی کوردستانە چارەسەرە کرد لەسەرەوە بۆ خوارەوە یعنی لە گەورەوە بۆ بچووک هەمووی عقدەی حکوومەت ئەیوت ناتوانم 400,000ەکە دابین بکەم ئێدەی بەم تەریقەی بەم چاکسازیانە 400ەکەش دابین ئەبوو یاساکەش ئەبووە ئینفاز بکە ئینفازمانە کرد و یعنی ئیسلاحاتێکی زۆر گەورەتر لەمەی کە هەیە ئێستا ڕووی ئەدا بەڵام دواتر بوو بە مۆزوعی زۆرینە و کەمینە مۆزوعی زۆرینە لەگەڵ سیاسەتەکەیا بوو کەمینە لەگەڵ سیاسەتەکە بوو کێ لەگەڵ 400 من نامەوێت ئەو دەورە ببینم کە لە ناو هۆڵی پەرلەمانە ینی خەڵک ئازادە چۆن بیرەکاتەوە ئەویش قەناعەتی خۆی هەیە کە ئەڵێ سیاست ینی ئەویش ڕای وایە ئەڵێ وەکو یەکگرتووی ئەوانەی کە دەنگیاندا بە سیاست ینی وتیان ترساینەوە 400ەکە نەیەتە دی وتمان بۆ 400ەکەشمان لەدەست بچێ و لەو لاشەوە هیچ نەکرێ با سیاسەتەکە بێ بەڵام ئێمە یەقینمان هەبوو شێوەیە کە فراکسیۆنە جیاوازەکان لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن باسیەکەن و هەر کەس خۆی بێبەری یەکات لە شتە خراپەکانی ناو ئەم یاسایە و وەکو جەنابەت ڕێژەیە کرد پێداوتت 90% باشە یان ئەمەش مزایدەیە و وردە تای هەڵبژاردنەوە و بەرزە بێتەوە. من پێم وایە نەپێکانە لە تعبیر یعنی وەکو ئەوەی کە چۆن ئەڵێ هەموو شتێ تەفسیری حزبی بۆ بکەی یعنی وەکو بڵێ هەموو یەکگرتو مەلائیکەتن و هەموو یەکێتی و پارتی شەیتان و هەموو یەکگرتو خراپە و هەموو یەکێتی و پارتی و کۆمەڵ یعنی ئەم تەفسیرە حزبیە بۆ مەواقیفە پەرلەمانیەکان تەفسیرێکی هەڵەیە بە بڕوای من ئەوەی کە ڕووی داوە ئەوەیە قەناعاتە ئەم قەناعاتە ڕاستە ئیتیفاقاتی فراکسیۆنیش ژێربەژێریش ئەوە هەبووە و کاری پەرلەمانیا هەیە بەڵام لە کۆتاییە ئیتیفاقێک بردیەوە کە زۆرینی لەگەڵ 300,000 بوو ئێمە قەناعەتمان وا بوو کە 400,000ەکەش ممکنە و ئەو کا ئێستا وایە 80,000 وەرەگرێت قانشینی 90,000 وەرەگرێت 120,000 وەرەگرێت کە ئەبێ بە 300,000 ئەمە خۆی بۆ خۆی باش نییە باشە بەس ئێمە داوای باشترمان نییە
ئێمە داوای باشترمان ئەکرد و قەنەعەتمان نابوو کە باشترەکە ممکنە لەکانی داهاتووی پەرلەمان ناتوانن باشتریکەن بە دڵنیاییەوە نەری یەکگرت و حزبەکانی تر بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە باسێکی ترکە بێگومان من لەم بەرنامەیە ویستم لەسەر کۆم چەند باسێکی کەمی گرنگ بوەستم نەک پرسیاری گشتی و ئەوەی 100 جار وەڵام دراوەتەوە لە دوێنێەوە ئێوە زۆر ئەتیهامەکرێن ئەوترێت کە ئەم یاسای چاکسازیەتان لە بەرژەوەندی خۆتان وەکو پەرلەمانتارەکان پەسەند کردو نەک لە بەرژەوەندی هاوڵاتیان بەو بەڵگەیی کە هەموو پەرلەمانتارێک ئەمە پرسیاری خەڵکە من ئەسڵی مەسەلەکە زانم جەنابیش لە پێش بەرنامەکە لە وردە گفتوگویەکە ڕوونت کردەوە هەر پەرلەمانتارێک دوای 4 ساڵ خاننشین بوون و دوای 4 ساڵ کۆمەڵی قسەکردن و دەستبەرزکردنەوە و گەڕان لەگەڵ لیژنەکانە ئەبێ بە خاوەنی 4,800,000 موچەی خانەنشینی مانگانە ئەمەمان بە کورتی و پوختی بۆ ڕوون بکەیتەوە سپاس دەکەم خۆی بۆی کە ڕوون بێ ئەوەی کە پێوتری سیستمی خانەنشینی سیستمی خانشینی نظامێکی ئابوووریە یعنی نیظامە ئەم سیستمە استقطاعاتی مانگانەی هەموو فەرمانبەرانێک کە لێی ئەبردرێ ئەچێتە سندوقێکەوە ئەو سندوقەتیا کۆ ئەکرێتەوە حکوومەت پارەی تری ئەخاتە سەر ئەو فەرمانبەرە کاتێک کە ئەگاتە سنی قانونی واتە تەمەن و خزمەت بە پێی یاسا خاننشین ئەکرێ حکوومەت ئەو دەینی بۆ ئەجێڕێتەوە بۆ ئەوەی کە زەماناتی حیاتی بۆ دابینکە لەبەرەوەی ئەمە مانگانە لەوەتی تەعین بووە لێ واتە سندوقی تەقاعودی ئەو سندوقەیە کە بۆ استقطاعاتی مانگە تیا کۆ ئەبێتەوە و هەزاران هەزاری موچە خۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە استقطاعاتی مانگانەیان ئەخرێتە ناو ئەو سندوقەوە بە 30 ساڵ خزمەت و بە 35 ساڵ خزمەت و بە 40 ساڵ خزمەت دواتر من بێم وەکو پەرلەمانتار بە 4 ساڵ بێم بڵێم وڵا ئەبێ لەمە 4 ملیۆنم بۆ دابین بکەن و زەمانەتی ژیانم بۆ بکەن قسەکە لەسەر مخالەفەی سیستمی تەقاعودیە هەموو کەسێ حەزی لە پارەیە منیش حەزم لەوەیە کە ژیانم مەزمون بێت و هەموو ڕەفاهێتێکی ژیانم هەبێ بەڵام نەک بە تێکدانی سیستمی تەقاعودی قسەکە لەسەر ئەوەیە ئەوەی کە بازێک عیباتەوە بۆ مزایداتی سیاسی و ئازانێ ئەمە مزایداتی سیاسیە باسەکە لەسەر کاکە ناوی منە سیستمی تەقاعودی ئەمە تەقاعودی نییە غەڵەتە ئەگە نایبێ تەقاعودی یعنی تۆ دەست ئەبەی بۆ پارەی خەڵکی تر کە چەند ساڵە لێیان ئەبڕێت و لەو سندوقەکە و جا بالمناسبە ئەم سندوقە تا ئێستا لەم هەرێمی کوردستانە بوونی نییە شتێک نییە بە ناوی سندوقی تەقاعودی یعنی پارەش بڕاوە لە مۆزەفەکان بەڵێ پارە بڕاوە و لە شتێک نییە بە ناوی خۆی مؤسسەیە داهاتووە تووشی کێشە نابن لەگەڵ ئیقرارمان کرد ئێمە لەم یاسایە ئەو سندوقە ئەبێ دابمەزرێ بە زووترین کات ئەسڵەن کارەسات بووە کە نەبووە خۆیەوە دەستگایە کە دروست ئەوێ مدیری عامەیە سەر بۆ وەزارەتی دارایی کات هیچ لە بەرژەوەندیمانە تەنها ئەو پەرلەمانتارە ئەبێ بە خاوەنی 2 ملیۆنی مانگانە کە تەنها 4 ساڵ خزمەتی پەرلەمانی هەیە و هیچ خزمەتێکی دەرەوەی ئەو ماوەیی نییە وایە وە شادەشی نییە کێ ئەبێ بە خاوەنی موچەی 4 ملیۆن و 4 ملیۆن و 800,000 لە ڕووی تەمەن و خزمەت و بڵێن ساڵی خزمەتەوە بەپێی ئەو بڕگەی کە ئێمە لەگەڵی نەبووین وەکو خۆم وەکو فراکسیۆنی یەکگرتوش لەگەڵی نەبووین ئەوەی کە تەمەنی ئەگاتە 15 ساڵ تەمەنی ئەگاتە سەر و 50 ساڵ و 15 ساڵ زیاتر خزمەتی هەیە و شەهادەکەشی لە بەرزترین ئاستی شەهادەیە کە بڵێن سەر و من دکتۆرایە با بڵێن ئەوانە سەقفی عەلایەن لە سەتا هەفتای تەواوی موچەی 15 ساڵ خزمەتی بێت و تەمەنی 50 ساڵ بێت اینجا سەتا هەفتای موچەکە لەگەڵ بڕوانامەکەی کە بێگومان لەگەڵ بڕوانامە چونکە ئەو سێ پێوەرەیە بۆ داریکردین پرسێکی ترکە پرسیاری هاوڵاتیانە ئەڵێن باشە مادام لاریتان لەمە هەبوو هێندە مەترسیە ئەم شتە لەسەر ینی کۆی سیستمەکە تێکەدا بۆ ئێوە فراکسیۆنەکانی دیکە بۆچی بایکۆتی دانیشتەکەی پەرلەمانتان نەکرد ینی جاران لە ڕابردووە بینیومانە دەنگە دەنگ بووە تووڕەبوون هەبووە چوونە دەرەوە هەبووە لێدان لە مەنەسەکانی بەردەمتان هەبووە بۆچی ئەم جارە ئەمەتان نەکرد لەبەر ئەوەی کە ئەگەر بچینایەتە دەرەوە ئەو بناڵەی کە چەند ساڵە چاڕوانی لەدایک بێ لەدایک نەبوو بچینایەتە دەرەوە ئەو کۆبوونەوەیە هەڵ ئەوەشایەوە و 100 ملیار دینار گێڕانەوەی 100 ملیار دینار بۆ دارایی گشتی ئەوەستا و پەکێکەوت کەواتە دەستبەرداری شتی کەمتر بوون لە پێناوی دەستکەوتی زۆر گەورەتر ئێمە بەڵام شەڕەکەشمان فشارەکەشمان لە هۆڵی پەرلەمانە هۆڵی پەرلەمان و پرۆتۆکۆل کە ئەنووسرێتەوە بۆ مێژوو و تەسویری ڤیدیۆیی شایەتن لەسەر ئەو گفتوگۆ توندانەی کە ئێمە کردومان لە هۆڵی پەرلەمان و پەرلەمانە دڵسۆزەکان بەڕاستی جوهدی گەور من لێرەوە حەزەکەم
ئەو شایەتیە بم هەموو پەرلەمانتارە ناهۆڵی پەرلەمانە بەڕاستی بە پەرۆشیەوە یعنی کاریان بۆ ئەم پرۆژەیە کرد هەر هەمویان لە هەموو فراکسیۆنەکان بە جیاوازی ڕێژەکانیان کە کێ زیاتر هیلاک بوو چێکەم هیلاک بوو ڕوونکردنەوەکەی سەرۆکایەتی پەرلەمانیش بەڵام هەمووان بە پەرۆژ بوون بۆی و هەمووان ڕۆڵیان بینیتیە باشە پرسێکی دیکە کە مەبەستمە وەڵامی جەنابتی لەسەر بزانم ینی هەر ئەم پرسە تەنانەت پەرلەمانتارتان هەیە ئەی نەکی و یەکگرتووی ناو پەرلەمانی کوردستان لە فەیسبوکی خۆی نووسێت ئەگەرە و هەموو فراکسیۆن و پەرلەمانتارە دژی خاننشینی پلە باڵاکان بوون ئەی بۆچی یاساکە تێپەڕی بۆچی هیچ فراکسیۆن و پەرلەمانتارێک هۆڵیان جێ نەهێشت ئەمە پرسیاری پەرلەمانتارە نەک خەڵک بەڵێ لەگەڵتان بوو بەڵێ ئاخە خۆی چۆنە وەکوتم پرۆتۆکۆل هەیە کە ئەنووسرێتەوە هەموو حرفێک هەموو کەلیمەیە کە ئەوترێت لە هەوڵی پەرلەمانە ئەنووسرێتەوە دۆکیومنتی ڕسمیە و ینی طبع کرێ و ئەبێتە مجلد ینی تەسویری ڤیددیۆیش هەیە بۆ ناو هۆڵی پەرلەمان ئەمانە دۆکیومنتن ینی لەبەر ئەوە لە ناو هۆڵی پەرلەمانە سەوتەکان طبعاً چۆن بۆ 52 بە 37 بووە سەوتەکان ینی لە ئەوەی کەوتێتی نەخێر 37 بووە ئەوەی کەوتێتی بەڵێ 52 بووە لەبەرەوە فەرقەکە زۆر نەبووە لە بینی ئەوەی کەوتێتی ئەگەر ئێوە هەڵوێ زۆر بگرن ئەوانی لەگەڵ ئەو بڕگەیە نەبوون بڵێن ئەو پارەی وەرناگرن تەسەورەکەن سوودی هەبێ بۆی هەموار بکرێتەوە خۆی هەموارکردنەوە ڕێکاری یاسایی خۆی هەیە بەپێی پێڕەوی ناخۆ کە ئەکرێت چەند پەرلەمانتارێک داوا بکەنەوە ئێمە یەکسەر عینە ڕۆژ پێش ئەوە بە ڕۆژی ئێمە وەکو فراکسیۆنێک گرت و پرۆژەمان پێشکەش کرد بە سەرۆکایەتی پەرلەمان کە داوامان کرد یاسای خاننشینی موحەدی عێراقی ئینفاز بکرێت چونکە مشکلی گەورە حەلەکایەکیان ئەمەیە یەک خولەک لە کاتی خۆشم لامداوە بەڵام پرسیارە زۆر گرنگە بێ بیکەم ئەوانەی ئێوە دەنگتان لەسەرداوە پەسەندتان کردووە حکوومەت ئەتوانێت دەستکاری بکات نەخێتە بەردەستی نەخێت بەس ئەتوانێت ڕێنمایی بۆ دەرکا بۆ جێبەجێکردنی حکوومەتی عێراقی ئەمە بچێتە بەردەستی ئەتوانێت ڕەوزی بکاتەوە ئەگەر نەخوا بە یاسا عێراقیەکان بەڵێ ئەتوانێت ڕەوزی بکات بەشێکی تەیە کە ناخوا بە یاسا یەکێکیان لەوانە خاننشینی پەرلەمانتارە بە 4 ساڵ بەڵێ دکتۆر شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی دارایی و کاروباری ئابووری و هەروە ئەندامی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئەوەی کە کۆمەڵێک پرس کە زۆر مزایدەی پێوەکرام یەک دوو ڕۆژە جەنابتان بۆمتان کردەوە ماندوونە بەڵێ بینەرانی عەزیز سپاس بۆ تەواوی هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر سپاس بۆ ئێوە کە بینەر بوون تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا